600 پێشمەرگە کاچیلیان ئەفسەرن ئێستا ئامادەی چوونە بەرەکانی جەنگن. ئەم پێشمەرگانە دە هەفتەی تەواوە لەژێر چاودێری و سەرپەرشتی ڕایۆژکارە سەربازەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش مەشق و ڕاهێنان دەکەن و چەکی قورس و سووک و سەرجەم پێداویستە سەربازەکانیان بۆ دابین کراوە. جیاوازی هەیە لەگەڵ مەشقەکاری ترا لەبەرەوەی ئەم مەشقەکە کراوە لەسەر تەجهیزاتی نوێ کراوە کە ئەمریکیەکان دابینیان کردووە لەسەر چەکی نوێ کراوە کە پێشتر نەبوو ئەم چەکانە و ئەم تەجهیزاتانە نەبووە و تەدریبی تایبەتی کراوە لەسەر ئەم چەک و پێداویستانە. شەڕی کۆڵان بە کۆڵان و پوچەڵکردنەوەی بۆمب و فریاگوزاری سەرەتایی و چۆنەتی بەکارهێنانی چەکە نوێیەکان ئەو مەشقە سەرەکیانە بوون کە ئەم پێشمەرگانەی لەسەر ڕاهێنراون. ئەچینەوە شاری کەرکووک و ئینشاڵڵا زۆر دەوری ڕۆڵی گرنگ ئەبینین شەڕی داعشا و بەچەکی نوێ و بەچەکی مۆدێرن بە دەوری تەکنیک و تەکتیکی نوێەوە ڕۆڵی گەورەی ئەبینێت. شەڕی کۆڵان بە کۆڵان شەڕی هجوومکردن یان پاکردنەوەی خانوەکان یان پوسەڵکردنەوەی بۆمبەکان زۆر بە باشی سوودمالی وەرگرتووە و ئینشاڵڵا بە پشتیوانی خوای گەورە ئامادەین. ڕاوێژکارە سەربازەکان سەر بە وڵاتانی بەریتانیا و ئەڵمانیا و ئیتالیا و نەرویج و هۆڵەندا و فنلەندا و هەنگاریان هەفتەی داهاتوو مەشق و ڕاهێنان بە دوو فەوجی دیکەی پێشمەرگە دەکەن و ئەوانیش پڕچەک دەکەن. لە چوارچێوەی استراتیژی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش دەیان پێشمەرگەی دیکە کە لە سەردەستی ڕاوێژکارە سەربازەکانیان مەشق و ڕاهێنانیان پێکراوە ئێستا خۆیان و چەکە نوێیەکانیان ئامادەی چوونە شەڕ و سەنگەرن. هەڵکەوت عەزیز ڕوودا و سەربازگەی مەنیلە چەمچەماڵ.